ئێران بە ئاشکرا هەڕەشە لە عێراق دەکات. خائانەی لە بەغدایە و پێشهاتی نوێ و چاوەڕوان نەکراو ڕوودەدەن. حکوومەتەکەی عەلی زەیدی پێنایەت شیعەکان کەوتنە قەیرانەوە. لەگەڵەوەی هەمووان چاوەڕوان بوون بە ماوەیەکی کەم کەسی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی کابینەی شیعە زۆرینەکە کە بازرگان و زاوای سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەریە بتوانێت ئاواتەکە بەدی بهێنێت و پەیکەری یەکەمینی کابینەکە دروست بکات، بەڵام دیارە پێشهاتی نوێ هەیە و پێناچێت وازوو ئەو پلانە سەر بگرێت. ئێوارەی دوێنێ ئیسماعیلی قائانی بەرپرسی فەیلقی قودسی سوپای پاسداران گەیشتە بەغدا و هەرزوو لەگەڵ بەرپرسی گروپە میلیشیا هاو ئاوازەکانی خۆیان و بەرپرسانی باڵای شیعە کۆبوونەوە و پەیامی تونند و نوێی ئێرانی پێگەیاندن. ئێران بە تەواوی دژی دیاریکردنی عەلی زەیدی بازرگانە، بە تایبەت کە زەیدی بە ئاشکرا ئەمریکا پشتگیری دەکات و ترامپ بە کاندیدی دڵخوازی خۆی ناوی بردووە و داواشی لێکردوون جگە لە سەردانی ئەمریکا یەکەمین کار کە بیکاتەوە بێت کە میلیشیا هاو ئاوازەکانی ئێران دوور بخاتەوە. قائانی بە سەرکردەکانی شیعی گوتووە ئێوە چی پێویستان بە ئەمر و فەرمانی ترامپە نابێت و ناکرێت ئەو گروپانەی کە پارێزەری بەرژەوەندیەکانی شیعان دوور بخرێنەوە و نادیدە بگیردرێن. هەر بۆیە بە ئاشکرا گوتوێتی ناڕازین و ناهێڵین ئێوەش بچنە دەنگدان و تەواوکردنی نیساب. بڕیار بوو لە وادای 15 ڕۆژەی بۆی دیاری کرابوو سبەی پەرلەمان بۆ دەنگدان لەسەر ناوی کاندیدە دیاریکراوە ویزاریەکان کۆب بێتەوە، بەڵام وەکو ڕۆژنامەی شەرقولاوسەت دەڵێت دوێنێ مێزەکە قڵب بۆتەوە و هەموو شت لە چاوتروکانێکدا گۆڕاون. عەلی زەیدی لەسەر داوای شیعەکان و لەژێر گوشاری دارایی و ئەمنی ئەمریکادا بڕیاری دابوو کە سەرکردەی گروپە چەکدارەکان و نزیکەکانیان لە پۆستەکان دوور بخاتەوە و نەهێڵێت وەکو جاران دەستیان بە پۆست و پلە بگات و بگەنەوە گیانی حکوومەتە نوێیەکە. ڕۆژانی داهاتوو ڕۆژانی یەکلایکەرەوە و هەستیار دەبن، بە تایبەت کە قائانی بە کۆبوونەوە نێوماڵی شیعی کرد بە دوو بەرەی دژ و ناکۆک و پرۆسەکەی نەک خاو بەڵکو وەستاند و ئەمریکای بەو هەنگاوەی نیگەران و تووڕە کرد. ئەمریکی و ئێرانیەکان گرەو لەسەر داهاتووی عێراق و کابینە ویزاریەکەی دەکەن و هەرلایەنە و خواست و داواکاری زۆر و زەوەندی خۆی هەیە و دەیەوێت لە داهاتووی وڵاتەکەدا ڕۆڵی یەکلایکەرەوەی هەبێت، هەروەکو چۆن پێشتر کاندیدی تەوافق نووری مالکیان لەسەر تویتێکی ترامپ دوورخستەوە. ئەمریکیەکان هەڕەشە دەکەن و دەڵێن کابینەکە دڵخوازی ئێمە نەبێت و خاڵی نەبێت لە بەرپرس و سەرۆکی گروپ و میلیشیاکانی دی پارەی کاش نادەینە عێراق و ئەزمەی دۆلار دروست دەکەین کە بەما حکوومەتەکە تەنها بەرگەی یەکمان دەگرێت و ناتوانێت تەنانەت خەرجیەکانی ئەنجومەنی وەزیرانیش دابین بکات. ئێرانیش دەڵێت بۆ خواستی ئەمریکا هەرکەس و لایەنێک بچێتە هۆڵی پەرلەمان بۆ تەواوکردنی نیساب بە دژ و دژمن دەدرێتە قەڵەم و لە مۆدووە ئیدی حیسابی ئەمریکیەکی بۆ دەکرێت. ئەم هەفتە و ڕۆژانە بۆ یەکخستن یاخود هەڵوەشانەوەی چوارچەوەی هەماهەنگی چەتری کۆکەرەوەی شیعەکان هەستیارە و نازانرێت ئایا عێراقی داهاتوو ئەمریکی دەبێت یاخود ئێرانی.